بژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە بانگەشەکانی دەستی پێ کردووە تاوی لایەنە جیاوازەکان و بانگەشە دەکەن و پامەکانی خۆیان دەگەنن بۆی بتوانن دەنگ بۆ لیستەکە یاخود بۆ هاوپەیمانیتکەی خۆیان کۆ بکەنەوە. جا لەم نێوەندەشدا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراقدا بە تایبەتتر وەک ئەوەی کە ڕوون و ئاشکرایە بۆ کەرکووک یەکێکا لە پێویستیەکان یاخود ئەو هەڵبژاردنە چارەنووسسازەیە کە چارەنووسی کەرکووک بە ئەرێنی و نەرێنی یەکلایی دەکاتەوە بە تایبەتی ژەو ناوچانەی دیکەی کە با بڵین لە نێوان کورد و عەرب و لایەنەکانی دیکە کێشەی لەسەر تایبەت بەم بابەتە میوانێکمان دەبێت ڕاستەوخۆ لە ستودیۆی کەرکووکەوە دەبێت کە زۆر بەڕێز کانیا و ڕەمەزان ئەحمەد کاندیدی ژمارە 28 لە هاوپەیمانێتی کەرکووک هێز و ئیرادەمانە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. خاتووکانیا ساڵ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دەمەوێت لەوە دەست پێ بکەم بە شێوەیەکی گشتی ئەم ماوەی کە بانگەشەکان دەستیان پێکردووە بانگەشەکان چۆن بەڕێوە چووە. سڵاو لەوە ڕێزیشتان زۆر سپاس بۆ ئەم میوانداریە. بەڵێ بانگەشەکان بە شێوەیەکی زۆر بە چڕۆپڕی و شێوەیەکی بەهێز بەڕێوە چووە. خۆشبەختانە لیستێکی بەهێزمان هەیە کە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستانە و لیستێکی هاوپەیمانیە لەگەڵ حیزبی شوعیدا بۆ سەرخستنی لیستەکەمان و هەروەها بە دەستهێنانەوەی ئەنجومەنەکەمان لە کەرکووک. بەڵێ کانیا خان ئێوە وەکو لیستی هاوپەیمانی کەرکووک پلانتان چیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانێکە لە ئێستادا لە کەرکووکێ دیارترین کێشانێکە لەم چەند مانگەی کۆتاییدا بەردەوام کەرکووکیەکان بەدەستێوەدایان ناڵان بەردەوام خۆپیشاندان و ناڕزایەتیە بوو ئەو بوو کێشەی زەویزاری دووتیاران بوو. ئێوە وەکو ئەم هاوپەیمانێتیە پلانتان چیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە؟ بەڵێ لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بێگومان لیستێکە کە بەهێزەوە هاتۆتە ناو کایەکەوە ڕۆڵێکی کاریگەری دەبێت لە پێکێنانی ئیدارەی ئەنجومەنی پارێزگاکە کە ئێمە وەکو هەمووان دەزانین دوای 18 ساڵ لە 18 دوانزەدا هەڵبژاردن ئەنجام دەدرێت و هەر تاکێکی کورد لە کەرکووک ئەم جاریان بەشدار دەبێت لە دیاریکردنی چارەنووسی کوردستانی بوونی کەرکووک لە کەرکووکدا. بەڵێ ئێمەش کار لەسەر ئەوە دەکەین بە پرۆژه یاسابی خینە سەر لایانی جێبەجێکاری و بۆ ئەوەی کار لەسەر ئەو بکرێت کێشەی جوتیاران نەمێنێ هەروەها پاڵپشتی لە جوتیاران بکرێت بۆ دەسەبەرکردنی مافەکانیان و وەزەویەکانیان. توکانیا و خەڵبەتە بە شێوەیەکی گشتی وەک ڕوون و ئاشکرایە بە هۆکاری ئەو کێشە سیاسیانی کە لە کەرکووکدا هەیە ئەم هەڵبژاردنێکی با بڵین یەکلاییکەرەوە دەبێت وەک ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوشدا بە تایبەتە لە دوای 16 ئۆکتۆبەر و بارودۆخی کوردانی کەرکووک و بە شێوەیەکی گشتی کەرکووکیەکان لە بارودۆخێکی سیاسی ناهەمواردا بوون. لیستی با بڵین هاوپەیمانی هێز و ئیرادەمانە چۆن کار دەکات بۆ گەڕانەوەی تەواوی مافی کەرکووکیەکان؟ بەڵێ لیستی هاوپەیمانی کار بۆ لەسەر ئەوە دەکات کە ئەم جاریان بە زۆرترین کورسی و زۆرترین دەنگ بێنێت لەم لیستەدا بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک تاوەکو پارێزگارێکی کورد بێتە پارێزگار لە کەرکووک و بە شێوەیەکی یەکسان مافی هەموو پێکاتەکان دابین بکات بەبێ جیاوازی چونکە وەکو لە هەمووانەوە دیارە ئەم پارێزگارەی بە وەکالەتە خۆسەپێنی کردووە جیاکاری کردووە لە نێوان پێکاتەکان و ئەمەش بە شێوەیەکی گشتی هیچ جێگای قوبوڵ نییە. باشە چۆن ئەو کارە دەکەن؟ چۆن هەوڵی بەدەزینانی زۆرترین دەردەدەن؟ بەڵێ ئێمە گەڕان بە ناو کوچە و کۆڵانەکان و قەزا و ناحیەکان و هەروەها هیچ تاکێکی کوردیش دەستبەرداری کەرکووکی نابێت دەستبەرداری کەرکووک نابێت دەستبەرداری ئەوە نابێت کە زۆرترین هاوڵاتیانی کەرکووک کوردیە و دڵنیام هەمووان پێکەوە ئەم جاریان کاریگەریمان دەبێت و ڕێگری دەکەین لەسەر ئەو جیاکاریە و لەسەر ئەو غەدرە و لەسەر ئەو هەموو پێشێلکاریە کە پارێزگاری بە وەکالەت دەیکات لە ڕووی ئیداری و لە ڕووی ئەمنیەوە تەنانەت کە ڕێگری دەکەین لەوەی لە دایرە و دام و دەستگاکان بەکاربهێنرێ بۆ بەرژەوەندی شەخسی بەڵکو کەرکووکی هەمووانە کەرکووکی پێکەوە ژیان و هەموو پێکاتەکانە. کانیا خاو تا چەندێک گرنگە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا کورد بێت؟ لە ڕابردوودا بەشێکی زۆر ئەندامانی ئەنجومەنی پارێزگا کورد بوون بەڵام لەگەڵ ئەوەشدا کێشەکانیان پێ چارەسەر نەکرا نەیانتوانی بە تایبەتی مافی کوردەکانی کەرکووک وەکو خۆی بدەن. تا چەندێک پێویستە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا لەگەڵ ئەوەی کە کورد بن لەگەڵ ئەوەشدا یەکێتی بن. ئێ وەکو کاندیدی یەکێتی پلانتان چێ بوو ئەوە دەتانێت چۆن چارەسەر لەم کێشانە بکەن؟ بەڵێ کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمویان بەهێز و دڵسۆزیەکی زۆرەوە ئامانجیان خزمەتکردنە ئەم جارەشیان
کە لەناو خەڵکی دابن و گوێ لە داخوازیەکان ئەگرن بێگومان ئەمەش بە دروستکردنی پرۆژەیە کە بێت و ئەخرێتە سەر بەردەمی لایانی جێبەجێکی کار لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و جێبەجێ دەکرێت ئەو کاتە هەمووان لە ڕووی تەندروستی و لە ڕووی پیشەسازی و لە ڕووی ئەمنی و لە ڕووی سیاسی و لە ڕووی هەموو بوارەکانی تردا بە شێوەیەکی یەکسان دەبێت و مافەکانیان دەستەبەر دەبێت چونکە لە ئێستادا وەکو هەمووان دەزانین کەم و کوڕی و هەروەها پێشەکاری لە هەموو بارودۆخ و لە هەموو چین و توێژەکانە هەیە پێویستە بە شێوەیەکی گشتی و تایبەتی لەسەر گەنجان جەخت بکرێتەوە لە سەریان و بۆ دەستەبەرکردنی مافەکانیان بەڵام ئەمە لە ڕێی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە دەبێت بە شێوەیەکی یاسایی دەبێت. کانیا و ئەوەی کە ئەم ماوەیە بانگەشتان کردو بۆ بژارنی ئەنجومەنی پارێزگاکان بەرکەوتنتان لەگەڵ هاوڵاتیاندا بووە بە شێوەیەکی گشتی فیدباکی هاوڵاتیان بۆ بەشداریکردنیان لە هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکان چۆن بوو؟ بەڵێ هاوڵاتیانی کەرکووک بە شێوەیەکی گشتی و چواردەوریشی بە تایبەتی هەموو گلێ و ناڕازیەکانیان لە سۆنگەی پەرۆشیانەوەیە و مافی خۆیانە بەڕاستی لەبەر ئەوەی کە هەڵبژاردن دواکەوت و 18 ساڵە ئەنجام نەدراوە و کوردیش ئەو ئەنجومەنی بەدەستەوە نماوە کەوا بوو بە لە ڕووی خزمەت گوزاری و لە ڕووی ئەمنیەوە پێشێکاری بەرامبەر بە کورد و لەلایەکی تریشۆ بەرامبەر بە تورکمانەکان کرابوو بۆیە بەڵام دەستبەردار نابن هەمووان پێکەوە ئەم جاریان زۆرترین دەنگ دەهێنین و بەهێزە و دەگەڕێنەوە بۆ ئەنجومەنەکە و دڵنیاشم هەمووان پێکەوە دەبین و ئەم جاریان ئەنجومەنێکی کاریگەرمان دەبێت و هەموو ئەو بڕیارانە سڕەکەین کە پێچەوانەی دەستورە. بەڵێ کانیا خان ئێوە بەڵێنی ئێوە بۆ دەنگدەرەکانتان چییە بەڵێنی چیان پێ ئەدەن چۆن دەتوان خەڵک ڕازیکان قەناعەت بۆ بکەن کە دەنگ بە هەڵپەیمانەکەتان بدات بۆ ئەوەی کە بتوان داواکارەکانیان جێبەجێکەن بۆی کە بتوانن کێشەکانیان بۆ چارەسەر بکەن؟ بەڵێ بەڵێنی ئێمە وەکو کاندیدەکان هەمومان بە گشتی هەرسی کاندیدەکە ئەوە بێت ئێمە دەتوانین لە ڕێی ئەنجومەنەوە بە پرۆژە یاساوە و هەروەها لە ڕێی یاساوە ئێمە بە پێی دەستور دەتوانین مافەکانیان دەستەبەر بکەین چونکە لە کۆڵانەکان و هەروەها خزمەت گوزاریەکان سڕ کراون بە تایبەتی لە ناوچە کوردیەکان و لە گەڕەکە کوردیەکان ئەڵام ئەم جاریان ئێمە دەتوانین لە ڕووی پیشەسازی و کارەبایی و کوشتکاڵی و پاڵپشتی جوتیاران و هەروەها لە هەموو جونگەکانەوە ئێمە ئەتوانین بە پرۆژە یاسا بینینە بەرلانی جێبەجێکی کار بەش بکوون بەڵکو هەمووان مافەکانیان دەستەبەر بێت و دوور بن لە کێشە و دەرد و بەڵا هەروەها سەرڕای هەمووشیان سەلماندنی کوردستانی بوونمانە لە کەرکووکدا و ئەمەشیان بە هەمومان دەکرێت بە تاکێک و بە کەسێک و بە دوان ناکرێت بێگومان بە یەکدەنگی و بە یەک هێزی دەکرێت بەڵام لە ڕۆژی هەڵبژاردندا ئێمە ئەم چارەنووسەی خۆمان بەدەستی خۆمان دیاریەکەین وەکو کەرکووکی. باشە خاتوکانیا و دیارە ئەوەی ڕوونا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزەکان لە تەواوی ئەو پارێزگایانی ڕاجگە لە ناوچەکانی هەرێم گرنگی خۆی هەیە بەڵام ئەم گرنگی ڕەنگە بۆ بەشێک لە ناوچەکان بۆ بەشێک لە پارێزگاکان چەندین جار گرنگتر بێت و هێندە گرنگتر بێ بە تایبەتی و ناوچانەی کە تا ئێستش ناوچەی کێشە لەسەرن بۆ نمونە ناوچەیەکی وەکو پارێزگایەکی وەکو کەرکووک زیاتر گرنگیەکەی لە چیدایە؟ بەڵێ گرنگەکەی لەوا بێت ئێمە دووبارە مادەی 140 چالاکەکەین و کاراکەین و بۆ پرۆژانەی کە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کاری لەسەرەکرێت و هەروە دەتوانیت ئێمە مافی خۆمان دەستەبەرکەین و ئەو کاتە بە زۆرینی دەنگ و بە کەمینەی دەنگ جیاکرێتەوە کە کام پێکاتەوە و هەروە ئەم پارێزگایە دەکەوێتە سەر بە کوردستان بێت یاخۆت بە عێراق. بەڵێ کانیاخان وەکو دو پرسیار بۆ بەڕێزت ئێوە پەیوەندیتان لەگەڵ لایەنەکانی دیکە چۆن دەبێت تایبەتی لایەنە کوردستانەکانی دیکە لە کەرکووکدا بەشێک لا کێشەی کەرکووک تاکو ئێستا چارەسەر نەکراوە ئەوەیە ناکۆکی نێوان لایەنەکانە تایبەتی لایەنە کوردیەکان ئێوە لە داهاتوودا پلانتان چیە بووی کە بتوانن لەگەڵ لایەنەکانی تردا یەکڕیز بن یاخود هاودەنگ بن بۆ چارەسەرکردنی کێشەکانی دیکە؟ بەڵێ ئێمە وەکو لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک کە هەر هەمیشە لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک بووە خوێنی بۆ داوە شەهیدی بۆ داوە و لەگەڵ یان ماوەتەوە لە هیچ بارودۆخێکە تەنانەت لە ڕێفراندۆمیشدا دەستبەرداری کەرکووک نەبووە و ئەم جارەشان کە داوای هاوپەیمانێتی لیان کردوون لەسەر جەم حیزبە کوردیەکاندا بەڵام بەداخەوە کە زۆرینەیان کۆک نەبوون لەسەر ئەوەی هاوپەیمانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پێک بێن و خۆشبەختانێ حیزبی شوعی کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هاوپەیمانیان پێکهێنا و ئینشاءالله کە کاریگەری دەبێت و لەسەر پێکهێنانی ئیدارەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڵام ئەمە کۆتا جار نابێت دڵنیام یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە وەکو تیمەکە و هەروەها
هەموو کادیر و ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام دەبین بۆ ئەوەی دەستی ئاشتەوایی درێژ بکەین بۆ لایەنە کوردیەکانی تر و بۆ پاراستنی پێکاتەی کورد و سەلماندنی کوردستانی بوونی کەرکووک لە پارێزگاکەدا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ کانیا و ڕەمەزان ئەحمەد کاندیدی ژمارە 28 لاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. دووبارە سپاس. زۆر سپاس کانیا.